بسم الله الرحمن الرحيم الحمد لله الصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. سلام ورحمة خواهی پروردگارتان لێبێت. خوشکانم برایانم لە وانەی حوتەمدا بە خزمەتتان دەگەمەوە کە پشتیوان بەخوای پەروەردگار لەو وانەیەشماندا باسی هێندێک لە ئادابەکانی قورئان خوێندنەوە دەکەین بە ومێدی ئەوەی ئەجر و پاداشتی قورئان خوێندنەوەکەمان زیاتر بێت. وەکو پێغەمبەرمان صلی الله عليه وسلم ئەو فەرمودەیە هەموومان بیستومانە کە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم هەر حرفێک لە قورئان بخوێنیەوە لە بەرامبەریدا چاکەیەکت بۆ دەنووسرێ و هەموو چاکەیەکیش لای خوای گەورە یەک بەدەیە. پاشان دەفەرمێ ناڵێم ئەلیف لام میم یەک پیتە، بەڵکو ئەلیف پیتێکە، لام پیتێکە، میم پیتێکە، کەواتە ئەگەر تەنها ئەلیف لام میمی بخوێنینەوە بە نیەتی قورئان خوێندنەوە 30 خێرمان بۆ دەنووسرێ لای کەمی. تەنها بسم الله الرحمن الرحیم بڵێین 19 پیتە، یعنی 190 خێرمان بۆ دەنووسرێ. ئەگەر تەنها فاتحا بخوێنینەوە 1390 خێرمان بۆ دەنووسرێ. ئەدی ئەگەر بێت و لە کاتی قورئان خوێندنەوەدا ئادابەکانی قورئان خوێندنەوە ڕەچاوکەین و قورئان بە باشی و بە جوانی بخوێنینەوە و نیەت و دڵمان لەگەڵ خوای پەروەردگار سافکەین و ساغکەین، بە بێگومانی ئەو کاتە پاداشتەکە لەوانەیە لە جیاتی یەک بەدە ببێتە 1 بە 100، 1 بە 700 و 700ەکەش جاری وا هەیە خوای پەروەردگار چەند قاتی دەکاتەوە، چونکە خوای گەورە بە پێی نیەتی ئینسانەکان و جۆری ئەنجامدانی عیبادەتەکان پاداشتی چاکەکانت بۆ چەند بارە دەکاتەوە. دوو کەس بەیەکەوە قورئان دەخوێننەوە، لەوانەیە یەکێکیان لە بەرام یەک بەدە بۆی بنووسرێ، یەکێکی دیکە دڵی لەوانەیە خاوێنتر بێت و شێوازی خوێندنەوەکەی لەوانەیە چاکتر بێ، ئیوی لەوانەیە 1 بە 100 بێ. کەسێکی دیکە هەیە زۆر ملکەچ و خاشیع و لە خواترسە لە کاتی قورئان خوێندنەوەدا، لەوانەیە خوای گەورە بۆی 1 بە 700 بنووسێ. و هەشە لەوانەیە قورئان بخوێنێتەوە هیچ خێرێکی دەست نەکەوێت، و هەشە لەوانەیە قورئان بخوێنێتەوە لەسەری قەرزدار ببێتەوە بە نیەتی خراپ خوێندوێتی. بۆیە لەگەڵم بن ئەو ئادابانە پشتیوان بەخوای پەروەردگار دەنووسین و هەموو لایەکیشمان هەوڵ دەدەین پشتیوان بەخوای پەروەردگار لە کاتی قورئان خوێندنەوەدا ئادابەکان ڕەچاوکەین، وەکو گوتم لە جیاتی ئەوەی خێری یەک بەدەمان بۆ بنووسرێ تا خێرەکانمان ببن بە 1 بە 100، 1 بە 700 و خوای پەروەردگار لوتف و کەرەمیشی زۆرە دەگونجێ 700ەکەشمان بۆ بکاتە چەندان 700ی. بۆیە لەگەڵم بن. ئادابی یەکەم ئەوەی کە لە هەمووان گرنگترە بریتە لەوەی کە نیەت و دڵمان ساغ و سافکەینەوە بۆ خوای پەروەردگار. نیەت یەکلایەکردنەوە بۆ خوا لە کاتێکدا کە دەستتدایە قورئانەکەیت، چوویە سەر قورئانەکەت بسم الله و ئەعوذ بالله کرد، هەرچی مەبەستی دنیایی هەیە هەر هەمووی لە ناو دڵی خۆتدا فڕەدا، تاکە مەبەستێک کە هەدبێ لە کاتی قورئان خوێندنەوەدا با تەنها و تەنها ئەوە بێ کە خوای پەروەردگار لێت ڕازی بێ، لە بەرامبەریدا پاداشتەکەت بۆ بنووسێ و بەو قورئانە بتخاتە ناو بەهەشت و ڕەحمەت و میهرەبانی خۆی و لە ئاگر و خەشم و قینی خۆی دوورت خاتەوە. بەپێی ئەو حەدیثەی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم کە دەفەرمێت ئینەما الأعمال بالنیات، بێگومان پاداشتی کردەوەکان بەپێی نیەتە. ئەگەر نیەتمان بۆ خوا بێ، خوش پاداشمان دەداتەوە، و هەر نیەتێکی دیکەمان هەبێ لە کاتی قورئان خوێندنەوەدا بێگومان پاداشتی لای خوای پەروەردگارمان لە کیس دەچێت و ئەو کاتە نە ئەوەی کە بۆت کردووە لە دنیادا دەستت دەکەوێت و نە پاداشتی قیامەتیشمان دەست دەکەوێت. بۆیە خاڵی یەکەم، ئادابی یەکەم بریتە لەوەی کە نیەتمان بۆ خوای پەروەردگار یەکلاکەینەوە تەنها. خاڵی دووهەم بریتەوە لەوەی کە دڵمان خاڵیکەین، بەتاڵکەین لە هەر هۆکارێکی مەشغوڵکەر و سەڵقاڵکەر لە کاتێکدا کە قورئان بەدەستەوە دەگرین و دەمانەوێت قورئان بخوێنینەوە. کە قورئانت دەستدایە دڵت یەکلاکەوە، دڵت بەتاڵکە، فکرت بەتاڵکە، مەشغەڵەت و سەرقاڵیەکانی دنیا هەر هەمووان لەولادانێ، وەرە خۆت دانیشێنە وا بزانە لە بەرامبەر خوای پەروەردگاردا ڕاوەستاوی دانیشتووی، خوای پەروەردگار ئاەت بە ئاەت بەسەرتدا دەخوێنێتەوە و تۆش
لەگەڵی دووبارە دەکەیەوە کە بە بێگومانی قورئان کەلامی خوای پەروەردیگارە. کاتێک کە ئاەتێک دەخوێنیەوە ڕێک وەک ئەوەی وایە ئاەتەکە بۆ تۆ هات بێتە خوارێ، چونکە ئاەتەکان هەمویان بەڵێ پێغەمبەر بۆی هێناوین بەڵام تەنها بۆ پێغەمبەر نەهاتوون. ئاەتەکان چۆن بۆ پێغەمبەر هاتوون عەلەیهی سەڵات وەسەلام، چۆن پێغەمبەر صلی الله علیه وسلم کاتێک کە ئاەتی بۆ دەهاتە خوارێ هێندە تێک هەڵدەبوو تا دایدەگرت باسمان کرد پێشتر، یا لەرزی دەهاتێ دەشی گران و قورس دەبوو چونکە پێی وابوو لەگەڵ خوای پەروەردیگاردا گفتوگۆ دەکات. بۆیە کاتێک کە قورئان دەخوێنینەوە ئادابی دووهەم بریتیە لەوەی کە دڵمان مێشکمان بەتاڵکەین لە هەر هۆکارێکی مەشغوڵکەر و سەرقاڵکەر، هەر هەموو فکر و زەین و دڵمان بدەینە ئەو ئاەتانەی کە دەیان خوێنینەوە و دووبارەیان دەکەینەوە و ختمی دەکەین یان لە کاتی دەرس و مراجعەکردندا دەیان خوێنینەوە. خاڵی سێهەم بریتیە لەوەی کە لە کاتی قورئان خوێندنەوەدا نەک هەر دڵمان، دەستمان، چاومان، دەستمان نەجوڵێنین بە هیچ شتێک کە ببێتە هۆکاری مەشغوڵکردنمان، و چاومان ببڕینە ئەو ئاەتانەی کە دەیان خوێنینەوە تەنانەت ئەگەر لەبەریشت بێ مادام موسحەفەکەت لە پێشە سەیری کەلیمەکان کە نەوەک هەڵە لەبەرت کرد بێت، چونکە خوێندنی عیبادەتێکە و سەرنجدانە قورئان عیبادەتێکی دیکەیە. و کاتێک ئاەتەکە دەخوێنیەوە با گوێت لە خۆت ببێتەوە، بۆ خۆت گوێت لە خۆت بگرەوە، وا بزانە کەسێکی دیکە بەسەردا دەخوێنێتەوە نەک قورئان جاری وهەیە دەخوێنی لا ئیرادی، بەڵام لەوانەیە بۆ خۆت ئەگەر قورئانەکەت لێ وەرگرت نەزانی کوێت خوێن بێتەوە. با بەو شێوازەی نەبێ کە قورئان دەخوێنیەوە دەستت مەجوڵێنە، چاوت بە چاوت سرنجی ئەو ئاەتانە بدە، بە مێشکت بە گوێت لە خۆت بگرەوە، کە ئەوەش ئادابێکی دیکەیە لە کاتی قورئان خوێندنەوەدا چاک وایە و باش وایە ڕەچاویکەین. خاڵی چوارەم، ئادابی چوارەم بریتیە لەوەی کە لە کاتی خوێندنەوەدا لەشت پاک بێ، دەستنوێژت هەبێ، ئەو شوێنەی کە لێیدا دەنیشی خاوێن بێ، ڕوو لە قیبلە دانیشە و زۆر بە شەرم و شکۆ و حەیاوە لە بەرامبەر قورئانەکە دانیشە، چونکە تۆ کەلامی خوا دەخوێنیەوە لەگەڵ خوا گفتوگۆ دەکەی، خوا قسەت لەگەڵ دەکا، قسە لەگەڵ خوا دەکەی و فەرمان و نەهیەکانی خوای پەروەردیگار بەسەر دڵ و دەروونتدا دەخوێندرێنەوە. بۆیە ئادابی چوارەم بریتیە لەوەی کە دەستنوێژمان هەبێت، شوێنەکەمان پاک بێت، لەشمان پاک بێت، ڕوومان لە قیبلە بێ، هەتا دەکرێت کە ئەوانە واجب نین، ئەوانە ئادابن، ئەگەر ڕەچاویان کەین خێرمان زۆرتر دەگاتێ و هەروەها بە ئەو پەڕی شەرم و حرمەت و ڕێز و وقارەوە دابنیشین. ئەوانە هەمویان دەکرێت بکەین بە یەک خاڵ. و خاڵی چوارەم وا باشە لە کاتی قورئان خوێندنەوەدا دەنگت بە ئەندازەیەک بەرز نەکەیەوە، وەک دەڵێ تۆ بزی لە قورگ و لە مێشکی خۆت و ببێ هۆکاری ئەزیەتدانی خەڵکێک کە لێتەوە نزیکە، ئللا لە حاڵەتێکدا کە لە شوێنێک دانیشتی کەسی لێ نییە، ئەو کاتەش بە ئەندازەیەک بخوێنیەوە بۆ خۆت گوێت لە خۆت بێ بەسە، یان ئەگەر خەڵکانێکی لێ بوون زانیت حەزیان لێ گوێیان لە دەنگت بێت بۆی ئەجری گوێگرتنەکەیان بگاتێ ئاساییە تۆزێک دەنگت بەرزکەیەوە بۆی ئەوان گوێیان لێت بێ، بەڵام هیچ کاتێک بە ئەندازەیەک دەنگت بەرز مەکەوە کە لەحنی قورئانەکە و ئاوازی قورئانەکە و جوانی قورئانەکە تێکدەن. و هەروەها لە کاتی قورئان خوێندنەوەشدا قسە مەکە لەگەڵ هیچ کەسێکدا، تەنانەت ئەگەر تەلەفۆنیشت بۆ هات لە ناو قورئان خوێندندا چاکتر وایە جواب نەدەیەوە ئللا ئەگەر حاڵەتی پێویست و زەڕوور بێ، و ئەگەر حاڵەتی پێویست و زەڕوریش بێ نابێت لە ناوەڕاستی ئاەتەکاندا ئاەتەکە بپچڕێنی لای کەمی دەبێت ئاەتەکە بگەێنیە کۆتایی ڕابوەستی قسەکەت کەوی دواتر بە ئەعوذ باللهوە بێەوە ناو قورئان خوێندنەکەت. بەڵام چاکتر وایە لە کاتی قورئان خوێندندا بەڕاستی بە تایبەتی موبایلت هەر لەلا نەبێت، بە موبایلت هەر لەبەر دەستدا نەبێت، یا سامتیکە یا بێدەنگیکە یان دوورکەویەوە لە خەت و لە شەبەکە و ئەوانە چاکترە پەیوەندیت وەک دەڵێ لەگەڵ خەڵکی سەرزەویدا بپسڕێنی چاکە پەیوەندیەکەت ئەو تۆزە دەقانەی کە دانیشتووی تەنها و تەنها لەگەڵ خوای پەروەردیگاردا بێت. بۆی ئادابی چوارەم بریتیە لەوەی کە دەنگمان زۆر بەرز نەکەینەوە و قورئانیش لە کاتی قورئان خوێندنەوەشدا قسە نەکەین قسەیەک کە پەیوەندی بە قورئانەوە نییە.
خاڵێکی دیکە ئادابی شەشەم پێویستە خۆت بەدر بگری لە هەموو ئەو شتانەی کە قورئان قەدەغەی کردوون لەسرت. یعنی ئەگەر من و تۆ قورئان خوێنین چاکتر وایە ئەو ئەمر و نەهیانەی کە لەناو قورئاندا هەن بە ئەندازەی توانای خۆمان جێبەجێیان بکەین. کەسمان نابینە مەلایکەت، کەسمان نابینە فریشتە. خوای پەروەردگاریش دەفەرمێت لا یکلف الله نفسا إلا وسعها. خوای گەورە داوای شتێکت لێ ناکا کە لە توانادا نەبێت، بەڵام زۆرینەی فەرمانەکانی ناو قورئان ڕاستی ئەگەر حەزمان لێبێت زاڵ بین بەسەر نەفس و دەرونی خۆماندا دەتوانین ئاەتەکان جێبەجێکەین. زۆرینەی قەدەغە کراوەکان لە ناو قورئاندا دەتوانین لێیان دوورکەوینەوە، چونکە خوای پەروەردگار ئەگەر شتێکی لێ حرام کردبین لە بەرامبەریدا سەدان شتی بۆ حەڵال کردوین. زۆرینەی شتەکانی دنیا حەڵاڵن، کەمینەیەکیان حرامن. ئەگەر حەزمان لێبێ، ئەگەر بمانەوێت بەبێ گومانی دەتوانین. بۆیە چاکتر وایە من و تۆ ئەگەر قورئان خوێن بین و ئەگەر بمانەوێت ئەجری زۆرمان دەستکەوێت، ئەگەر بمانەوێت قورئان شەفاعەتکارمان بێت، تکاکارمان بێت، چاکتر وایە، ئەدەب وایە، باشتر وایە هەر یەکەمان بە کردار و ڕەفتار و گفتاری ڕۆژانەمان قورئانێکی زیندوو بین و بەسەر زەویدا بڕۆین. هەرچی فەرمان و نەهی لام قورئان هەیە، بەتایبەتی کەبائیر و گوناها گەورەکان لێ دوور بکەوینەوە، واجبات و فەرزەکان جێبەجێکەین. ئەگەر لە سونەتەکاندا کەمتر خەمیەکیشمان هەبێت ئەهوەنتر و ئاساییترە. بۆیە خاڵی پێنجەم چاکتر وایە لە هەموو ئەو کار و ئیشە قێزەونانە دوورکەوینەوە کە قورئان لەسەری قەدەغە کردوین و لێی حرام کردوین. خاڵێکی دیکە لە ئادابی قورئان خوێندن ئەوەیە کە بە هیچ شێوەیەک بیر لەوە نەکەینەوە قورئان بکەینە سەرچاوە و مەعیشەتی ژیانمان بە هەر شێوازێک لە شێوازەکان. قورئان بخوێنینەوە و بمانەوێت لە بەرامبەریدا پارە وەرگرین. قورئان وەکو نوشتە و گشتەک و تەبەڕوق بنووسینەوە لە بەرامبەریدا پارە وەربگرین، یان ئەوانەی عالم و زانان فتوایەک لە مەسلحەتی دەسەڵاتێک لە بەرژەوەندی دەسەڵاتدارێک لە بەرژەوەندی دەوڵەمەندێک بدەن و لە بەرامبەریدا شتێکی دنیاییان دەستکەوێت. هەموو ئەو دەستکەوتانەی کە لە بەرامبەر قورئاندا دەستت دەکەون بەو نیەتەی کە خۆت هەوڵت بۆ دابێت و خۆت محاولەت بۆ کرد بێت، بە بێگومانی ئەجری قیامەتت لەدەست دەدەن، پاداشتی قیامەتت لەدەست دەدەن. وەکو باسم کە ئەگەر تەنها فاتحا بخوێنیەوە لەوانەیە 1390 خێرت بۆ دەنووسرێ لای کەمی. ئەگەر بە پارە فاتحای بنووسیەوە بۆ کەسێک و 10,000 لێ وەرگری، بێگومان ئەو کاتی هەر 10,000ەکەت دەستکەوتووە، بە حرامیش دەستکەوتووە، نەخێرت بۆ نانووسرێت لە قیامەتێ. ما يأكلون في بطونهم إلا النار. خوا دەفەرمێت ئەوانە وەک ئەوەی وایە ئاگریان خواردبێت و ئاگریان خرابێتە ناو سکیانەوە، چونکە لە بەرامبەر قورئان داوەریان گرتووە. ولا يكلمهم الله يوم القيامة. خوا قسەیان لەگەڵ ناکات چونکە لێیان تووڕەیە. ولا ينظر إليهم سەیریان ناکە. ولهم عذاب أليم. سزای بەهێشتیان بۆ هەیە. بۆیە بە هیچ شێوەیەکی خوشکانم برانم بیر لەوە مەکەنەوە قورئان فێر بن، تا لە تازیەدا بخوێنن، تا لە مەولوددا بخوێنی، تا لە مەراسیمدا بخوێنی، تا لەسەر قەبران بخوێنی، تا بەسەر وەک دەڵێ قەبرستانێکدا دەیخوێنی. قورئان بۆ سەر دڵی من و تۆ هاتوۆتە خوارە. ئەگەر دڵەکەمان زیندوو بێ، قورئان بۆ زیندوەکانە، قورئان بۆ ئەو کەسانەی تاقە و توانا و دەسەڵاتی گوناهکردنیان هەیە بەسەریاندا بخوێنیەوە تا گوناه نەکەن، تا لە گوناه دوورکەونەوە، تا فەرمانەکانی خوای پەروەردگار جێبەجێکەن. بۆیە خاڵی حەوتەم، ئادابی حەوتەم ئەوەیە خۆمان بە دوور بگرین لە هەموو ئەو قورئان خوێندنانەی کە وەکو سەرچاوەی خۆژیاندن و خۆ بەخێوکردن و خۆ دەوڵەمەندکردن بەکاردەهێنرێن، کە ئەوە لەگەڵ قورئان و ئادابی قورئاندا بە بێگومانی ناگونجێت. ئادابێکی دیکە کە پێویستە ڕەچاویکەین بریتە لەوەی کە با هیچ ڕۆژێک هیچ شەوێک بەسەرماندا تێنەپەڕی بێ کە بەشێک لە قورئانمان نەخوێند بێت. کەمە زۆرە گرفتی نییە. أحب الأعمال إلى الله أدومها وإن قل. خۆشەویستترین کردەوە لای خوا بەردەوامترینیانە ئەگەر کەمیش بێت. ئەگەر ڕۆژێ تەنها 5 ئاەت بخوێنی چاکترە لەوەی کە ڕەمەزانان ڕۆژە 5 جوزی بخوێنی. دڵنیا بە 5 جوز قورئان بخوێنی ڕەمەزانان و کە ڕەمەزان داهات جێژن داهات قورئانەکەت بپێچیەوە
ئەگەر 5 ختم و 10 ختمی شت کردبن وەکو ئەوەی خێرت ناگاتێ کە کەسێک ڕۆژانە تەنها 5 ئاەت دەخوێنێتەوە چونکە ئەو کەسەی 5 ئاەت دەخوێنێتەوە هەموو ڕۆژێ لای کەمی جارێک لەگەڵ خوا گفتوگۆ دەکا جارێک خوا قسەی لەگەڵ دەکا بەستۆ تەنها لە ڕەمەزاناندا قسە لەگەڵ خوا دەکەی ئەویش ئەگەر عەبدایەتیەکەت تەرخان کرد بێ بە ڕەمەزانان ڕاستی ناڵێن خێر نییە چونکە دەرگای ڕەحمەتی خوای گەورە فراوانە نیشانەی فیترەت پاکی ئینسانەکەیە بەڵام لە ڕاستیدا نیشانەی هەڵە حاڵی بوونە بۆیە با شەوێک تێنەپەڕێ بەسەرماندا ڕۆژێک تێنەبەڕێ بەسەرماندا ئەگەر چەند ئاەتێکمان لە قورئانی پیرۆز و لە ختمەکەمان نەخوێن دەبێ من و تۆ قورئان خوێن بین و ختممان نەبێت بەڕاستی نەشیاوە نەگونجاوە ڕۆژانە لاپەڕەیەکی ختمەکەت هەڵ نەدابێتەوە نەگونجاوە ڕۆژانە ئاەتێکی ختمەکەت جێنەهێشت بێ نەگونجاوە من و تۆ کە قورئان فێر دەبین و دەمانەوێت فێربین بۆ ئەوەی ڕۆژانە بەهۆی قورئانەکەیەوە ئەو سەدان خێر و هەزاران خێرەی کە خوا وەکو فەضڵ بۆی داناین بەدەستمان کەوێت ئەی ئەگەر هەوڵمان بۆ نەدا بۆیە با هیچ شەوێک ڕۆژێک تێنەبەڕێ بەسەرماندا کە بەشێک لە قورئانمان نەخوێن بێتەوە بە تایبەتی بەیانیان إن قورئان الفەجر کان مەشهودا قورئانی بەرە بەیانیان شاهیدی بۆ خاوەنەکەی دەدا پێش مەلا بانگدانی بەیانی ئەگەر کرا چارێکێک 20 دقە هەستی دوو ڕکەعات شەو نوێشکەی و چەند ئاەتێکیش قورئان بخوێنیەوە بەر ئەو ئاەتە دەکەوی و قورئانەکە دڵنیا بە دەبێتە شاهیدت بۆت لە قیامەتت یان شەوانە پێش خەوتن ئەگەر چەند ئاەتێک تەنها حیزبێکیش یا کەمتریش لە قورئان بخوێنیەوە وەک ئەوەی وایە شەوەکەی هەموو بەخەبەر بوو بێ قورئان خوێن بێتەوە و شەو نوێژت کرد بێ خوای گەورە ئەوەندە فەضلی هەیە کەواتە با شەوێک ڕۆژێک تێنەپەڕێ بەسەرماندا کە بەشێک لە ختمەکەمان و لە قورئانەکەمان نەخوێن بێتەوە کەواتە ئادابی هەشتم ئەوەی ئێستا باسمان کرد ئەوەی باکاتی دیاریکراومان هەبێت بۆ خوێندنەوەی ئاەتەکان خاڵەکان چۆن دەنووسن بە تێگەیشتنی خۆتان کێشەی نییە و کۆتا خاڵیش کە لەو دەرسێدا باسی دەکەین ئەوەی تەجوید و ئەوەی خوێندبێ باش وایە و سنەت وایە و علەمای تەجوید دەفەرمون واجبیشە لە سەرەتای قورئان خوێندندا ئەعوذ بالله من الشەیطان الرەجیم بکەی ئەوە یەک و هەرچی یاسا و ڕێسای جوان خوێندنەوەی قورئان هەیە هەر هەمووی جێبەجێکەین بەپێی توانای خۆمان مەرج نییە تا فێری تەجوید دەبی و فێری هەموو یاساکانی قورئان دەبی هیچ قورئانێک نەخوێنیەوە هیچ کەسێک نەبووە و نابێت سەرەتا لە قورئان خوێندنەوەدا هەڵەی نەکردبێ بۆیە چاوەڕێی ئەوە مەکە تەجویدەکەت تەواوکەی قیراءەکەت تەواوکەی با هەڵت نەمێنن ئەوجار دەست بە ختمەکەم دەکەم ئەوە هەڵەیە شەیتانە فێڵ لێ دەکا قورئان بخوێنەوە لە خزمەت قورئاندا بە هەڵەش بیخوێنیەوە مادام دەتەوێت فێربی ماتامنیەتی فێربوونت هەیە هەڵەکانیشت بەخێر بۆ دەنووسرێن وشەیەکت بۆ نایەت بە هەڵە دەیڵێ 2000 خێرت بۆ دەنووسرێ پێوە ماندوو دەبی لەوانێ 3000 خێرت بۆ نووسرێ ئاتێک 3000 دەیڵێەوە 4000 دەیڵێەوە وەک ئەوەی وایە 4000 خوێن بێتت ئاگات لێنی سەدات خێرت بۆ نووسراوە بۆیە ئادابی نۆیەم و کۆتایی لەو دەرسەدا أعوذ بالله من الشيطان الرجيم و یاسا و ڕێساکانی تەجوید ئەوەندەی دەیزانین جێبەجێکەین و ئەوەشی کە نایزانین هەوڵ دەین خۆمانی لێ فێرکەین کە باسی فەزڵ و گەورەی قورئان خوێندن و جوان خوێندنەوەی قورئانمان کردووە خوا دەفەرمێت وإذا قرأت القرآن فاستعذ بالله ئەگەر قورئانت خوێن أعوذ بالله بکە و حديثي كشمان باسكر الذي يقرأ القرآن وهو ماهر به مع السفرة الكرام البررة أو القرآن دخوينته شارزا لقرآن خوينوا لقيامته لقل نوينري ملائكة كان ده بوي أعوذ بالله من الشيطان الرجيم سەرەتای دەستکردنت بێ بە قورئان خوێندنەوە و ڕاچاوکردنی یاسا و ڕێساکانی تەجوید وەکو باسم کرد بە ئەندازەی توانای خۆت ئەوەی زانیت و ئەوەی نەتزانی هەوڵ دە فێری بە و ئەوەی فێری نەبووی دڵنیا بە گوناهت ناگاتێ لە قورئان خوێندنەوە سارد مەبەوە خوای پەروەردیگار یارمەتی هەموو لایەکماندا پشتیوان بە خوای پەروەردیگار لە دەرسی داهاتوودا ئادابەکانی دیکە تەواو دەکەین و باسییان لێوە دەکەین وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين